جەژنی ئێوەش مبارەک بێ بە خێریش بێن کەناڵی ئاسمانی پەیام. من لێرەوە جەژنە پیرۆزەی خۆم ئاراستەی هەموو خەڵک و جەماوەری هەرێمی کوردستان دەکەم، برایان خوشکان بە ورد و درشتەوە. لەخوای پەروەردگار داواکارم تاعەتی ئەم مانجی مبارەکی ڕەمەزانی لە هەموو لا قبول فەرموو بێ و قەڵەمی عەفوی بەسەر هەڵە و پەڵەکانمان داهێنا بێ و یارمەتی دابین کە لەم مانجی ڕەمەزانەدا زاد و زەخیرە و توێشوێکی باشی ڕوحیمان هەڵگر بێ کە بەشی 11 مانگەکەی دیکەمان بکە. مانجی ڕەمەزان وێستگەیەکی زۆر گرنگ و گەورەیە لە ژیانی مرۆڤدا، لە ژیانی مرۆڤی موسڵماندا کە تێیدا هەڵوەستە بکە، زیاتر بەخۆی دابێتەوە، بە تایبەت کارلێک و تەفاعولی باشتر بکە لەگەڵ قورئاندا. مانجی ڕەمەزان بە ئیمتیاز مانجی قورئانە، مانجی تاعەتە، مانجی لەخوا نزیک بوونەوەیە، مانجی خێر و خێراتە، مانجی تەزکیەی نەفسە، مانجی زیاتر بۆ خوا سوڵحان و لەخوا نزیک بوونەوەیە. خوای پەروەردگار بە لوتف و کەڕەمی خۆی ئەم جەژنە لە هەموو تاکێکی خەڵکی هەرێمی کوردستان، دەرەوەی هەرێمی کوردستان و لە خەڵکی عێراق و خەڵکی و مسڵمانان بەگشتی مبارەکە و یارمەتی مامدا کە ئێمە ئەم دەرفەتی جەژنە بقۆزینەوە بۆ ئاشتەوایی لەسەر ئاستی ماڵەکان، لەسەر ئاستی دراوسێکان، لەسەر ئاستی خزمایەتی، بەڵکو لەسەر ئاستی سیاسی یارمەتیماندا کە دڵ و دەرونی خۆمان کە ئیشاڵا بەهۆی مانگی ڕەمەزانەوە چاک پاک بۆتەوە، بیشی ڕازێنینەوە بە مەحەبەت و دڵسۆزی و خۆشەویستی بۆ هەموو لایەک و خوا زاڵمان کا بەسەر گرفت و کێشەکانماندا و خوا بە لوتف و کەڕەمی خۆی دەرو خێر لە خەڵکی هەرێمی کوردستان و لە خەڵکی عێراق بکاتەوە، ئەو تەنگژە و قەیرانانەی کە تیانداین لیان دەرباز بین و یارمەتی مسڵماناندا بەگشتی لەو واقعە تاڵ و دژواری کە تێیدا دەژین لێ بێنە دەر، واقعێک بڕەخسێنن کە شایستەی ئومەتی پێغەمبەر بێ عەلەیهی سەڵات وسەلام کە عیززەت و کامەڕانی و بەختەوەری و لەسەر پێی خۆوەستان و خاوەنی ئیرادە و ئیرادەی خۆبوونیان بۆ بڕەخسێنێ. من ئێستا دەشم دیارە بۆ لای دراوسێکان، عادەتمان وایە جەژنانە جەژنە پیرۆزە دەکەین لەگەڵ دراوسێ نزیکەکان دەناخۆ، دیارە 40 ماڵ بۆ ئەولا و 40 ماڵ بۆ ئەولا، ئەوانە هەمووی دراوسێن، بەڵام ئەوەی کە ئینسان فەریای هەمووی ناکەوێ نابێ هێندێکیشی واز لێ بێنێ. دووبارە جەژنە پیرۆزە لە هەموو لایەک.